کۆمەڵێک گەنجن و سەرقاڵی بەرهەمێنانی کارەبان لە ڕێگەی تیشکی خۆرەوە. ئەم گەنجانە زۆربیان دەرچووی دانەمەزراون و لێرەوە هەلیکاریان بۆ خۆیان ڕەخساندووە و کارەبا بۆ ماڵان دابین دەکەن لە ڕێگەی وزەی خۆرەوە. ئەمە وەکو کۆمەڵێک گەنج هەستاین بە کارکردن لەم پرۆژەیە بۆ بەرهەمێنانی کارەبا لە ڕێگەی خۆرەوە. من وەکو خۆم هێشتا خوێندمتەوە نەکردووە، بەڵام ئامانجمەوەیە لە داهاتووە پەرە زیاتر بەم ئیشە بدەم چونکە سوودی هەیە بۆ کۆمەلگاکەم. بەرهەمێنانی کارەبا لە ڕێگەی وزەی خۆرەوە گەرچی لە زۆرێک لە وڵاتان کاری پێدەکرێت، بەڵام دانانی تاقەشەمسی بۆ ماڵان لە هەرێم کارێکی نوێیە. کردنی کارەبا لە ڕێگەی تشکی وزەی خۆرەوە و خەڵک داواکارێکی زۆری لەسرە، چونکە وزەیەکی پاکە، وزەیەکی بەردەوامە و کارەبایەکی 24 کاتژمێریە. ئێستا خەڵک زۆر ڕای لەسەرێتی و هەروەها خەڵک بۆ جۆرەهاش بەکاری دێنێ. بۆ نمونە جاری وا هەیە خەڵک بۆ کاری دێنێ بۆ سەر سەقفی خانوو، بۆ سێبەر، بۆ تەنکی ماڵان، یاخود بۆ هەم دروستکردنی کارەباکە و هەم بۆ سێبەریش. دانانی کارەبا لە ڕێگەی وزەی خۆرەوە بۆ ماڵان تێچۆکەی بە پێی ژمارەی ئەمپێرەکانە. بۆ نمونە 9 ئەمپێر کارەبا بە 2500 دۆلارە. کە ئەم سیستەما بە ئۆنگریت کارەبا گەڕاندەوە تێچۆکەت کەمە بێت و هەروەها کەمترین کارەبا بەکارهێنیت و قازانجێکی زیاتر ئەەکەیت و هەروە دوورەکەویتەوە لە پیسبوونی ژینگە و دوور ئەکەویتەوە لە ڕاکێشانی وایر و کێبڵی مۆلیدا. ئەمەش کە سیمای سیرەکەی سیمای شاری ناشرین کردووە، سیمای وڵاتەکەمانی ناشرین کردووە و دیمەنێ جوانی شێەوە بەکاردێت بۆ سێبەر، بەکاردێت بۆ لە سەرباندانێن، لەسەر تەنکیدانن، وەکو سێبەرێکدانن بۆ قازانجی ئەوە شێبێ. پەنابردنی ماڵان بۆ تاقەی شەمسی لە کاتێکدایە کارەبای نیشتیمانی لە هەرێمی کوردستان وەک پێویست نییە. نرخی ئەمپێری کارەبای مۆلیدەش گرانە، بەڵام ئەو ئامێرانەی کارەبای بە وزەی خۆر بۆ ماڵان پێ بەرهەم دەهێنرێ، خاوەن ماڵ یەک جار پارە دەدات. یەک دانە 7 ئەمپێر، یەک موبەڕیدە و چەند گڵۆبێ ئیشی پێەکەین، بەڵام لەوەتی ئەمەمان داناوە لەخوا بە زیاد بێ هەر هەموو ئیشی پێەکەین و هیچ کێشەیەکمان نییە. بەرهەمێنانی کارەبا لە ڕێگەی وزەی خۆرەوە کاریگەری بۆ سەر ژینگەش دەبێت. بە شێوەیەک ژینگە لە پیسبوونی زیاتر دەپارێزێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، قەزای کفری.